دوای هاتنی موچە بەرپرسانی پارتی لە بەغدا هێرش دەکەنەوە سەر حکوومەتی عێراق. ئاکان فیدان شەرمەزار کرا. کۆمپانیایەکی ئیسرائیلی دەڵێت گەشتی فڕۆکەکانمان بۆ تورکیا بەردەوامە. دوو شاندی دیکەی باڵا لە هەرێم بۆ یەکلایکردنەوەی موچەی مانگەکانی تەمووز و ئاب دەچنە بەغدا. ئەمڕۆ موچەی مانگی حوزەیران لەلایەن بەغداوە بۆ هەرێمی کوردستان نێردرا. ئەو کات بەرپرسانی پارتیش لە بەغدا هێرشەکانیان بۆ سەر حکوومەتی عێراق دەست پێ کردەوە. هەریەک لە شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق و شێروان دووبەردانی پەرلەمانتاری پارتی لە بەغدا ڕایانگەیان کەوا بەغدا بیان و بە هەرێمی کوردستان دەگرێت و دەیەوێ موچەی مانگەکانی داهاتوو نەنێرێت. ئەوە لە کاتێکدایە سەرەڕای ئەوەی بەپێی دوایین ڕێکەوتن دەبێت حکوومەتی هەرێم نەود ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات، بەڵام تا ئێستا هیچ بڕانەوتێکی ڕادەستی بەغدا نەکردووە. ئەوە لە کاتێکدایە ئەوە دووەم موچەیە عێراق بۆ هەرێمی کوردستان دەینێرێت. هەرێمیش لە جیاتی پابەندبوونی هێشتا هێرش دەکاتە سەر بەغدا. هاوکات دکتۆر ڕاعد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر ڕای دەگەێنێت ناردنی موچەکانی مانگی 5 و 6 لە کاتێکدایە تاوکو ئێستا هەرێم هیچ بڕانەوتێکی ڕادەستی بەغدا نەکردووە کەچی لە جیاتی دەستخۆشی هێرش دەکەنە سەر بەغدا. ناوبرا وتیشی بۆ موچەی مانگەکانی داهاتوو هیچ ڕێگەیەک لە بەردەم حکوومەتی هەرێم نەماوە جگە لە ڕادەستکردنی نەوت و داهاتی نانەوتی بەو شێوەی لە دوایین ڕێکەوتن داهاتووە. سەرەڕای ئەوەی چەند ڕۆژێکە میدیای تورکیا ئاماژە بەوە دەکەن گەشتیان بەسەر فڕۆکەکانی ئیسرائیل لە فڕۆکەخانەی تورکیا ڕاگرتووە، ئەویش بەوەی هێرشی بەردەوامی سوپایە وڵاتە بۆ سەر غەزە. ڕۆژنامەی تایمۆفی ئیسرائیلی لەم بارەیەوە لە زاری چەند کۆمپانیایەکی فڕۆکەوانی دەنگۆکانی ڕەت کردەوە و ڕاگەیاندووە گەشتی فڕۆکە مەدەنیەکانی ئیسرائیل بۆ تورکیا ئاساییە. قەدەغەکە تەنها هاتوچۆی بەرپرسانی حکومی و گواستنەوەی چەکی گرتوتەوە. ئەمە چەندین جارە تورکیا بۆ ڕاکێشانی سەرنجی عەرەب و موسڵمانان باسی بڕیاری توم دژی ئیسرائیل دەکات، بەڵام دەردەکەوێت بڕیارەکان زیاتر میدیایی نەکەڵ وێستی ڕاستەقینە. با گوێرەی زانیاریەکانی ستاندەر بڕیار وایە سبەی دووشاندی باڵای هەرێم لەبارەی پرسی دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و یاریکردنی بڕی داهاتی نانەوتی هەرێم سەردانی بەغدا بکەن. باگوێرەی زانیاریەکان شاندەکەی هەرێم کە لە وەزیری سامانە سروشتیەکان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران پێک دێن بڕیار وایە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق و کۆمپانیای سۆمۆ کۆ ببنەوە و واژوو لەسەر دوایین کۆنووس لەسەر زەمانەتکردنی پارەی کۆمپانیا نەوتیەکانی هەرێم بکەن. هاوکات شاندەکەی دیکەی هەرێم پێک دێت لە وەزارەتی دارایی هەرێم و دیوانی چاودێری دارایی هەرێم لە بڕیار وایە لەگەڵ هاوتاکانیان لە بەغدا کۆ ببنەوە لەبارەی دیاریکردنی بڕی داهاتی نانەوتی هەرێم.